بە مەبەستی ڕێخستنەوەی بازرگانی دەرمان و ڕێگریکردن لە هاوردەکردنی دەرمانی قاچاغ، ئەنجومەنی وەزیرانی هەرێم 5 بڕیاری لەبارەی مامەڵەکردن بە بازرگانی دەرمانەوە دەرکردووە. وەزیری تەندروستی هەرێم دەڵێت لە ئێستادا سەرقاڵی دروستکردنی دامەزراوەی دەرمانن و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش واژۆی لەسەر کردووە. ئاماژەی بۆ ئەوەش کرد 50% دامەزراوەکە هی حکوومەتی هەرێم دەبێت و 49 تریش پشتی کۆمپانیاکانی کەرتی تایبەت دەبێت. ئێستا خەریکی دامەزراوەی دەرمانین. دامەزراوەی دەرمان لەلایەن بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە کارەکانی تەواو بووەوە بەڕێزیان سبێنیە لەگەڵ مستەجلی شەریکاتە قساکە بۆی دامەزراوەیەکی دەرمانی نیشتیمانی دروست بکەین کە دەرمان لە 50% ئەو دامەزراوەیە هی حکومەتی هەرێمی کوردستان دەبێت و لە 49 هی کەرتی تایبەت دەبێت و ئەو دامەزراوەیە لێپرسراو دەبێت لە کڕین و بەرهەمهێنان و دابەشکردنی دەرمان لە هەرێمی کوردستاندا. یاسای ژمارە 40 کە ئەو عقوباتانە زۆر کەمن. ئێمە من پێشنیارم کردووە کە ئەوەی دەرمانی قاچاغ ئەێنێت سزاکەی لە 15 ساڵ سجن کەمتر نەبێت. بۆی بەڕاستی ئەم مەلەفە تا عقوبە نەدرێت تا خەڵک سجن نەکرێت لەسەری و غەرامەکەش زیاد بکرێت. هاوکات لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا سکرتێری ئەنجومەنی وەزیرانی هەرێم ئاماژەی بۆوە کرد لە هەرێمی کوردستان پزیشک و دەرمانساز و کارمەندی تەندروستی یاسای تایبەت بە خۆیان نووسیوەتەوە و بردوویانە بۆ پەرلەمانی کوردستان کە بەتەنها لە بەرژەوەندی خۆیان پرۆژەکەیان نووسیوەتەوە بەرگری لە مافەکانی خۆیان دەکات. بەڵام جێگەی داخە کە تا ئێستا هیچ یاسایەکی تایبەت با مافەکانی نەخۆش نییە و پێویستە ئەو مافەیان پێ بدرێ. لە وڵاتەی ئێمە دەرمانساز پزیشک کارمەندی تەندروستی هەرسێکیان قانونی خۆیان هەیە لە پەرلەمانی کوردستان و ئەمانە ئەم قانونانەیان نووسیوەتەوە بە بەری خۆیان و بردوانەتە پەرلەمانی کوردستان و بەپێی ئەم قانونانە مافە پیشەی و کەسایەتەکانی خۆیان پاراستووە. ئەوەی کە تا ئێستا بەداخەوە لەوانەیە قانونێکی نەبێ بۆ ئەوەی کە مافەکانی بپارێزرێ نەخۆشە. بۆیە من لێرەوە داواکارم لە دەورەی داهاتوی پەرلەمانی کوردستان کە هەرچی زووە یاسای ماف و ئەرگەکانی نەخۆش پەسەند بکەن. پەرلەمانی کوردستان پێویستە یاسای ئەنجومەنی پزیشکی پەسەند بکا و بیخاتە بواری جێبەجێکردنەوە کە چیتر سندیکاکان بەتەنیا ئەوان بەرپرس نابن لە لێپرسینەوە لەوانەی کە بێویژدانانە کە هەڵ ئەسن بەوەی کە لەسەر حسابی ژیانی نەخۆش لەسەر حسابی ژیانی و سەلامەتی هاوڵاتیان دەوڵەمەند ببن بە شێوەیەکی ناڕەوە. بۆ لەمە دووە تەنها دەرمانساز و ئەو کارمەندە تەندروستیانەی کە لە وەزارەتی تەندروستی ڕێگەیان پێ ئەدرێت لە ناو سەیدەلەکانە دەبینرێن. لیژنە تایبەتەکانی وەزارەتی تەندروستی و قایمەتەکان بۆیان هەیە لە ناکاو سەردانی هەر سەیدەلەیەک بن. هەر دکتۆرێکی بەڕێز لەمەودا بووی نییە لەسەر ڕەچەتەی نەخۆش ناوی بازرگانی و کۆمپانیای بەرهەمهێنەری دەرمان بنووسێت. بۆیە ڕێبگرین لەوەی کە چیتر ڕێکەوتنی ناڕەوا لە بینی مندوبی شەریکاتی دەرمان و لەگەڵ ڕێزم بۆ دکتۆر و سەیدەلەکان نەبێ. لە هەرێمی کوردستان چەند کۆمپانیایەکی تایبەت بازرگانی بە دەرمانەوە دەکەن بێ ئەوەی نەخۆش لە کواڵێتی و زۆری باشی دەرمانەکە دڵنیا ببێتەوە. حکوومەت هەرێمی کوردستانیش بە مەبەستی کەمکردنەوەی کۆمپانیای ئەهلی لە بازرگانی دەرمان و ڕێگریکردن لە دەرمانی قاچاغ دامەزراوەی دەرمان دروست دەکات کە لێپرسراو دەبێت لە کڕین و هێنان و بەرهەمهێنانی دەرمان لە هەرێمی کوردستاندا. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.